بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت من کامەران حاج عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ دوو تەوەر شرۆڤە دەکات کە پێم وایە هەردوو تەوەر کاریگەرێکی زۆری بە بژێوی ژیانی خەڵکی کوردستان هەیە. یەکێکیان تایبەتە بە دابینکردی موچەی فەرمانبەران، وەکو دەگوترێت بەهۆی قەیرانەکان ماوەی چەند ساڵێکە موچەی فەرمانبەران تاوەکو ئێستا بە شێوەیەکی ڕێک و پێک نەدراوە بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان، لەگەڵ ئەوەی کە نەوتی هەرێمی کوردستان هەناردە دەکرێەوە داهاتی نێوەخۆیش بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە زیادی کردووەوە. حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێک هەنگاوی ناوە بۆ ئەوەی داهاتی نێوەخۆی و دەرەچی زیاد کات، بەڵام کێشەکانی بێموچەی لە نێو هەرێمی کوردستان مانگ لە دوای مانگ خراپتر دەبێت. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە لە شاری دهۆکەوە دلشاد شعبان جێگری سەرۆکی لژنەی سامانە سروشتیەکان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. دلشاد شعبان لە کاتژمێر 7:30 لەگەڵمان دەبێت. لە تەوەری یەکەمیشماندا باز لە هەنگاوەکانی چاکسازی دەکەین، وەکو دەزانرێتن لە دەی شوباتی ئەم ساڵدا سەرۆکی هەرێمی کوردستان مەسعود بارزانی بڕیاری دەکا چاکسازی لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بکرێت. هەندێک پێی وایە ئەو بڕیارە بڕیارێکە بۆ مزایدەی سیاسیە، تەنیا بۆ ئەوەیە کە خەڵک هێور بکرێتەوە لەوەی کە گلەی زۆر لەسەر ئەوە دەکرێتن کە ژمارێکی زۆر لە بەرپرسان لە نێو دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان تێوە گڵاون بە کاری گەندەڵی. لە لاچی دیکەوەش بازدەوە دەکرێتن هەوڵەکانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بنەبڕکردنی گەندەڵیە و دووبارە بە دامەزراوەکردنی موئەسساساتەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میوانداری بەڕێز حاکم ئەحمەد ئەنوەر سەرۆکی لژنەی دەستەی نەزاهەیی هەرێمی کوردستانمان کردووە. جەنابی حاکم بەخێر بێن بۆ کوردستان 24. پێم باشە باز لە هەنگاوەکانی چاکسازی لە هەرێمی کوردستان بکەین. ئایا هەوڵەکانی دەستەی نەزاهە لەم بارەوە بەکوێ گەیشتووە؟ زۆر سپاس بە میوانداریتان، سپاس بۆ کەی 24 بۆ دەڕەخسانی ئەو دەرفەتە. خۆ دەزانین دەستی دەستپاچیەوە تقریبان نزیکەی 3 ساڵ دەبێت دەست بە دامەزرانی موئەسسەکە کراوە و یەکێ لە ئەرکەکانی لە پاڵ مەسەلەی لێکۆڵینەوە لە کەیسەکانی گەندەڵی و ئیحالەکردنی بۆ دادگا ڕاستی کارکردنە لەسەر چاکسازی ئیداری واتە لە ڕێگەی چاودێریکردنی یاسایی و پاچی ئەو بڕیار و ڕاستپاردانەی کە لە دامودەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەرەچێت. ئێمە تقریبان توان بڵێم لە ناوەڕاستی 2014 کۆمەڵێک پێشنیارمانە سەمەسایلی بەدامەزراویکردن بۆ حکوومەتی هەرێم بەرز کردەوە. دەتوانم بڵێم تا 2015، بەڵام سەرەتای ئەزمەکە خۆ لە سەرەتای 2014 بوو. خۆ دەزانی ئێمە بەسەرەی چاکسازی تۆزێک درێنتر دەستی پێکردوە تا پێش کۆتایی 2015 یاخود بە چەند مانجێک ئیعلان کرا کە پرۆسی چاکسازی دەست پێ دەکات. پرۆسی چاکسازی دەبایە بە تەکید لە هەرێمی کوردستان زۆرتر دەست پێ بکرابایە. هەموو لامان ئاشکرای ئەو سیستەمە ئیداریە سەر هەرێمی کوردستان دێت، سیستەمێک کە لەگەڵ بە دەراقەتی پێداویستی و دابینکردنی پێداویستی ئەساسەکانی خەڵکی کوردستان نایەت. ئەو سیستەمە خۆتان دەزانە سەرەتای نەوەتەکان دروست کراوە، دیارە و کاتزروفێکی سیاسی و ئابووری و بە کورتی ئەمنی جیاواز هەبوو. لەبەرەوە چاکسازی بۆ دروستکراوە، بۆ ئەوە دانراوە کە دائیمەن تۆ سیستەمەکە بەردەوام لەگەڵ پێشکەوتنەکاندا تازە بکەیتەوە و ئامانجی دامودە حکوومەت لە هەموو وڵاتێکە بریتە لە پێشکەشکردنی زۆرترین خزمەتگوزاری بە هاوڵاتیانی خۆی لە ڕێگەی بنیاددانەوەی کەرتەکانی ئابووری، لە ڕێگەی دابینکردنی خۆشگوزەرانی کە پێم وایە لە دوای 2023 و 4 کە ڕژێمی سەدام ڕووخاو پارەیەکی زۆر ڕابردووە. بەڵام من پرسیارەکەم ئێستا دەهات مەسەر ئەوە بۆ باگراوندێکی کەم باسم کرد. ئەو هەوڵانەی کە لە حکوومەت دەستی پێ کرد و دوایەوەی بەڕێزکاک بەسوودی هاتە سەر بە تەکید ئەوەی زیاتری دا بە ئیشەکان. حکوومەتی هەرێمی ئێستا لە کۆمەڵک سەکتەر ئیش لەسەر مەسەلە دەکات لە حدودی 30 بڕیاری چاکسازی دەرچوو خۆتان نەزانن. بە پێی دوا بۆ چوون نزیکەی 15 تا 16 بڕیاری چۆتە بواری جێبەجێکردن و هەندێکی هێشتا پێویستی بە ئەوەیە کە جارێشکە بچێتە بەدوای. بەنسبەت ئەوەی سەرۆکایەتی لێ من ئاگام لێبێ تا ئێستا 3 لیژنە بە ڕەسمی دروست کراوە. لیژنەیەک بۆ پێشکردنی پێشنیار بۆ سەرۆکی هەرێمە بە لەسەر مەسەلەی کرد پێشمەرگە. ئەو لیژنە کۆمەڵک خەڵکی دڵسۆز و چاڵاکی تێدایە کە پێمان ناوە تا ئێستا چەند ڕاپۆرتێکیان داوە، تا ئێستا ئیشەکانیان بە کۆتا نەهاتووە بۆی ڕاپۆرتی کۆتایی بەرزکەنەوە بۆ سەرۆکایەتی هەرێم بۆی بڕیاری لێ بدرێ.
ئەویتریان لەسەر مەسلەی تەجاوزاتە خۆتان زانیێکێ لە تەجاوز دیاردە زەقەکان لە هەرێمی کوردستان زۆری تەجاوزات لەسەر مڵکی گشتی کە لە 2 ساڵی ڕابردوو بە حکمی زروفی شەڕی لەگەڵ داعش بەداخەوە بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە چەند ناو شار چ لە دەرەوەی شارەکان ئەو لیژنەیەش بە سەرۆکایەتی سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم بوو و ئەندامەتی داواکاری گشتی بوو لە هەر چوار پارێزگاکەی هەرێم ئەوەش بزانم ئیشەکانیان تەواو کردووە بە راپۆرتەکان ئێستا بۆ سەرۆکایەتی هەرێم بەرز کرد بێتەوە لیژنەیەکی تریشەیە ئێمە و دەستەی دەستپاچی دیوانی چادری ئەندامیمان تێدا هەیە لیژنەی هەڵسەنگانی کەرتی دەرمانە لە هەرێمی کوردستان ئەو لیژنەیە تازە لە سەرتا ئیشەکانیان لەگە غەڵەت نەم تا 2 تا 3 کۆبنەوەیان کردووە دانێ سەرجەم ئەو گلەیانە لەسەر ئەوەی کە کە ئەو کەرتە مۆنۆپۆل کرابێەوە احتیکار کرابێ و کەرتە وەکو پێویست نەیتوانی پێداویستی و دەرمان دابین بکە یاخود زۆرێک لە بە کورتی قۆڕخکاری تێدابێ ئەوە چار لەسەرەکە ئەوە من ئاگام لەبێ ئەو سێ لیژنە هەبووە لە سەرۆکایەتی هەرێم ئێمە خۆشمان وەکو دەستی دەستپاچی و زۆر جار لەگە دەسەڵاتی دادوەری تا ئێستا دوسێ جاریش لەگەڵ کاک مەسعودا کۆبنەوەمان کردووە ئەو بە ئاشکرا پشتیوانی خۆی بۆ ئیشەکانی ئێمە دەسەڵاتی دادوەری دەربڕیوە بەڵام ڕەنگە ئیشی ئێمە خۆ دەزانی هەم نزیکەی 2 ساڵێک ئەبێ ئێمە دەستمان داوەتە لێ کۆنیۆ لە کەیسەکانی گەندەڵی ئیشی ئێمە بەڕاستی بەتایبەت لەو سەکتەرە ئیشێکی لەسەرخۆ و بە کورتی ئەوەیە ینی بە هێواشی بەڕێوە دەچێت هەرچەندە ئەم ساڵ پێشبین دەکەین ئاکامی باشتر هەبێ و تەسەوڕەکەم تا کۆتایی ئەم ساڵ بتوانین ژمارەشی زیاتر لە کەیسەکان لە ڕێگەی تەحقیق یەکلایی بکرێتەوە ڕاوانی دادگاکان بکرێت کە تا ئێستا مە لێ لای ئەو دانیشتوین لە حدودی دەکەیس یەکلایی کراوەتەوە چاوەڕوانن بۆی کە ڕۆژی دادگایەکردنیان بۆ بڕندیاری بکرێت بەتەکیدەوە سەرەتاچی باش دەبێ مەگە ساڵانە بتوانین ژمارەشی کەمتریش لەوە لە کەیسەکان لە دادگاکان بە ئەنجام بگا تو ئەو پەیامە دەگەینی خەڵکی کوردستان کە ئەوەی گەندەنکاری دەکات ڕۆژێک لە ڕۆژان دێتە بەردەمی دادگا و محاسبە دەکرێت کەەوە بەتەکید ڕەتعاکی زۆر دروست دەکات بۆ ئەوەیە داهاتوو بیرلەوە دەکەنەوە کە دەستکاری داهاتی گشتی ئەو وڵاتە بکەن. بەڵێ دیارە لە قسەکانی بەڕێستان جێبستی ئەوە بووم لە سەرەتاکانی 2015 بە فعلی هەوڵ بۆ چاکسازی هەبووە لەگەڵ ئەوەشدا جێبستی ئەوە بووم دوای شەڕی داعش تەجاوز لەسەر مولکی گشتی زیادی کردو لەوە ئەوە ڕوون دەبێتەوە کە تەجاوزکردن لەسەر مولکی گشتی بە بەراورد لەگەڵ ڕابردوو زیاتر بوو لەگەڵ ئەوەی هەنگاو هەیە بۆ چاکسازی بەڵێ بەداخەوە خۆ دەزانین لە زروفی شەڕا کاتێ بەشی زۆری هێز سەکدارەکان بە شەڕ و بە دیفاعکردن لە بۆ خاکە بەرپرسن منی بەداخەوە وای کردەوە ئەمە سەرژمێرەکانی وەزارەتی کشت و کاڵەوان پێ دەرێت سەرژمێرەکانی وەزارەتی ناخۆ پەیمان دەرێت کە ڕادەی تاوان بەرز بۆتەوە هەندێکی بەهۆی قەیرانی داراییەوە هەندێکیان بەهۆی وتم بە سەرخاڵی هێزی پێشمەگە و هەتا بەشێک لە هێزەکانی ئاسایش لەگەڵ ڕێز و تەقدیرم بۆ هەرجوودی هەردوو لایەن بەڵام وای کردووە کە دەرفەتێک بڕەخسێ بە ئەوی تەجاوزات بەتایبەتی لەسەر زەوی کشتتوکاڵی زیاد بکە ئەو کامی ئەو لیژنێژ من تا ئێستا راپۆرتەکەیم نەبینیە بەڵام ئەوەی کە من ئاگام لێ بەتەکید ئەو لیژنەیە کە داژرا بۆ حەسرکردنی تەجاوزات هەمان ئەو ئستنتاجیان هەیە کە لەو 2 ساڵە لەگەڵ شەڕدا لەگەڵ سەرقاڵبوونی بەشی زۆر لێ زەکدارەکانمان بە شەڕ بەتەکید بەداخەوە بواری سەربەری یاسا لە هەرێمی کوردستان نەک نەچۆتە پێش بەکو چەند هەنگاوێکیش بۆ دواوە گەڕاوەتەوە. باش گەڕانەوە بەرەو دواوە پێتان وای هۆکارەکە بۆ چییە؟ ئایا ئەوان متمانەیان بە هەرێمی کوردستان نییە کە بتوانێتن ڕوبەڕووی گەندەڵی و چاکسازی ببێت؟ نه باسم لە جانبی سەربەری یاسا کرد وتم وەزحەکەی ئێستا ئاوازمە زۆر جار مەسەن لەگەڵ فەرمانبەران بەرپرسانی ئێرە قسەم کردە بۆچی ڕێرە تەجاوزات ناگرن مەسەن بۆنە پۆلیس دەڵێ منۆکو پێویست هێزی پێویستم لە بەردەستدانە ئاسایش ئەڵێ من سەرڕای ئەرکەکانی شەو ڕۆژم لە پاراستنی ئاسایشی شارەکە هەندێک ئەرچیشم لە بەرەکانی شەڕ هەیە. ئەوانەی تەجاوز دەکەن چێن؟ والله جۆرەها خەڵکی تێدایە خەڵکی ئاسایی تێدایە خەڵکی بەرپرسی تێدایە فەرمانبەری سەربازی تێدایە یعنی جۆرەهای تێدایە بۆ نمونە تەجاوز تۆ لە دزینی کارەبایەکەەوە تەجاوزە لە زیادکردنی هێنانە پێشی 1 متر مڕەبعی دیواری حوشەکەتەوە تەجاوزە ئەتا داگیرکردنی دەیان کیلۆمەتر زەوی چکە خۆکە مەدام تو پێشێل یاسات کرد بەڵام ڕەنگە ئەوەی زۆرترە تەسیری زیاتر دەبێت لەسەر بە کورتی دائابووری ئەو وڵاتە کەمبوونەوەی ڕوبەری کشتتوکاڵی کە خۆت ئاگال لێ چەندین جار وەزارەتی کشتتوکاڵ هۆشداری دەوە لەسەر ئەوەی ساڵ بە ساڵ ڕوبەری زەوی کشتتوکاڵی لە وڵاتە کەم دەبێتەوە. باش تا ئێستا هیچ کەسێک لەلایەن دادگاوە بانکراوە ڕوبەڕووی دادگا ببێتەوە لەسەر مەسەلەی گەندەڵی بە تایبەتی کە قسەی زۆر لەسەر ئەوە دەکرێتن کە دادگاکان توانێت ئەویان نییە بەرپرسان کە تێوەگڵاو بن لە مەسەلەی گەندەڵی
بانگی دادگا بکرێت. ئەوەی من بزانم بەڵێ لە حدودی سەروی 20-25 کەس لەوانەیە کە بەرپرسایەتی بە باڵا و ناوەڕاست و باڵیان هەیە لەو کەیسانە ئێمە بانکاراون هەندێکیان بە پێی بڕیای دادبەر بۆ چەند ڕۆژێکش دەست بەستەریش کراون دواتر بە ئازاد کراون هەندێکیان ژمارەشی زۆریان سەحب دواتە دەست لە کار کێشانەوەیان لە کار لێکراوە تا کەیسەکانیان تاو دەبێ بەڵام چووکە خۆ دەزانی ئێمە لە 22 ساڵی ڕابردوودا بەڕاستی ئیجراتێکی کەم لەو مەسەلە کراوە ڕەنگە ئەو ئیجرئاتانە پێویستی بەکاتێ بۆ ئەوەی جێگای خۆی بگرێ هوتم یەکلایکردنەوەی کەیسەکان لە دادگاکان دادگاکانیش خۆیان گرفتی خۆیانەیە من لە فترە 2-3 لەگەڵ بەڕێ سەرۆشتی ئەنجومەنی دادوەری بە وەکالەت حاکم بەجین دانیشتمان کردووە لەسەر ئیشەها و بەشەکان ئەوانیش وەکو موەسسەی خۆیان بەتەکید موچێک کەمی کادر کەمی دادوەر بە کورتی کۆمەڵک پێویستی تروای کردووە کە وەکتۆکو هاوڵاتی زۆرجار دەچێت دادگاکان کەسێکی ئاسایی تێ کاتێکی زۆری دەوێتەوە خۆت ئاگاد لێە ڕەنگە کەسێکی زۆرجار جیاببوونەوەی کە پێ قانونی حواڵ شخصی هەیە من ئاگام لێ کەسی جیاببوونەوەی وایە لە حدودی ساڵ و نیوەک 2 ساڵی خەیاندووە زۆری کەیسەکان لەسەر دادوەرەکان چنەکەمی توانایی ئەوە یەک لە ئەوەکانە یەک برێن لە کەمەکە برێنی پێدرێن ئەوەکە کەمتەر خەمی نابرێن یەکێک لە ناواقڕی کەم و کوڕێک گەورەکانی یاریمە چکە دەسەڵاتی دادوەری بەڕاستی دەسەڵاتێکە چەند ئەو دەسەڵاتە بەهێز بێ چەند ژمارەی پێویست دادوەری هەبێ چەند ئیمکانیاتی مادی و بەشەری بۆ دیابین بکرێت ئەوەندە هاوکاری ئیشەکانی ئێمە دەبێت دادگاکەکان دەبێت و تیژی دەبێت بەتەکید ئەوانیش بەرنمەیان هەیە بۆ تەطبیری ئیشی خۆیان بەڵام خۆت دەزانی سەرجەم ئیشەکان کاتێککە دەبازە پێویستەکان دەکەین دێنەوە سەر و خاڵی ئێمە ئێستا لە قەیرانێکی سەختی ئابووریا دەژین حکوومەت کە بە 2 مانگ زیارێک بتوانێت ڕبعێک موچیان تۆزە زیاتر بدا بەتەکید نەیتوانیوە پێداویستەکانی ئەو مؤسسانەوەکو پێویست دابین بکە لە ڕابردوو بۆ نەبوو شتێک کێمە قسەمان لەسەر ئێستاە بەڵام دیسانەکە ژمارەی زۆر دادوەری ئێمە بەڕاستی چاو لە ترس و بەڕاستی دڵسۆزمان هەیە کە بەجددی ئیشەکەن و لە خۆبردن و بەڕاستی گوێژ بە هیچ شتێک نادەن جگە لە سەروەری یاسانە بێ بەڵام بەتەکید زروفی ئاسایی لارێمی کوردستان وای کردووە ڕەنگە بەشێک لە دادوەران ناتە بەشێک لە مؤسسات تریش زۆرێک لە بە کورتی وەکو پێویست نەتوانین شتەکانی خۆیان بکەن لەبەر ئەو ئەسبابانەی کە بۆم باس کردی. بەڵێ دیارە بە بەردەوام ئێوە باس دەوە دەکەن ژمارەێک لە بەرپرسان بە تایبەت بەرپرسی باڵاش تێوەگڵاون لە مەسلەی گەندەڵی و ڕوبەڕووی دادگاش بوونەتەوە بەڵام لە ئەرزی واقعدا هیچ ناوێک نابیسترێت ینی شاردنەوەی ئەو ناوانە پەردەخستن لەسەر چۆنێتی دادگاییکردنیان پێتان وایە لە خزمەتی هەوڵەکانی چاکسازیبی یاخود بە پێچەوانەوە وەکو بەڕێستان باسی لێوە دەکەن ینی بە پێچەوانەوە تەجاوزکردن لەسەر مولکی گشتی زێدەتر بوو کا کامران لە مەرحەلەی تحقیق ئاساییە تۆ ناو ئاعلان نەکەیت چکە خۆ دەزانین تۆمەت بات کراو ئەوەیە کە گومانی لەسەرا تۆ دەزانی لە مەبداشی دەستوری و قانونیمان هەیە دەڵێ تاومەت بات کراوە بێت تاوانە تا تاوانبوونی لە دادگایکی ڕسمی دەسەلمی ئێمە لە قۆناغی دەستپێکردنی دادگاکان بەتەکید هەمووی ئاعلان دەکەین و ئێوەی میدیاژە توان ئامادەی دادگایکردنەکان بن لە قۆناغی پێش ئەوە نەخێر بەتەکید ئێمە زۆر جار کە هەندێک ناو بڵاو بۆ لە قەزی بانکەکان بەبییر دێ لە قەزی وەزارەتی شەهیدان بەشش زۆر لە بەرپرسە باڵانەوە بەڕاستی ئێستا گلەیان کرد کە ئێمە تەنها تۆمەت بارکراین واتە تەنها گومانمان لەسەر هێشتا نەبووین بە کورتی نەکەیش لە قۆناغی دادگا ئێمە ناو بڵاوکردنەوەی ناومان زەرەر بە خۆمان و کەسوکار و ئەوانەمان دەگەینێ و ڕاستێکی شێ دوای ئەوەی ئەگەر ئەوانە لە کەیسەکانیان بێت تاوان دەرچن ڕەنگە بەتەکید حەقی ئەوان نەبێت داوای تعویزی معنەویش بکەن ئێمە وەکو دەستی دەستپاشی لەبەرەوە خۆت ئاگاش دەبێت لە کەیسەکان قەت ڕۆژێک ڕۆژان ناوی کەسمان بڵاو نەکردەوە لە قۆناغی تحقیقات تە میدیا خۆی بڵاوی کردێتەوە بە ڕێز بە ڕۆژنامە و زانیاریەکەت بڵاو کردوێتەوە خۆت ئازادی بەڵام ئێمە وەکو کەناڵە ڕسمیەکانی خۆمان بە ڕێبەتی تحقیقمان لێکۆڵینەوەکانمانەیە لەگەر بە ڕێبەتی پارێزگاکان لە هەر سێ پارێزگای و لێر و سلێمانی دۆک بڵاومان نەکردێتەوە لەبەر ئەوەی مەبدەشی دەستوری و قانونیمان هەیە بەڵام کاتێک ئەو مەسەلەیە دەگاتە دادگایکردن دادگایکردن لە هەرێمی کوردستان ئاشکرایە هەموو کەسێک ئێوەش دەتوان حاضر بن و متابعە دەکەین چەند قەیزانێک ئیحالە وەکەی ڕۆژی دادگایی ئەلان کرا ئێمە خۆمان ڕای دەگەین کە دەین ئەمڕۆ مەسەن لە پارێزگای هەولێر فرانکیز دادگای دەست پێ دەکات دادگایش بە ئاعلانیە ئیلاگەر لە کاتێکی زۆر پێویست خۆ دەزانێت حالات هەیە لە قانون سود محاکەمە جزای دادوەر دەتوانێت بیکاتە نێنیش حالاتی زۆر سنووردار کراون کەواتە ئەوەی کە هەیە شاردنەوە نی ئەوەی هەوەیە بەڕاستی بۆ ئەوەیە کە تحقیقکە ڕێگەی ئاسایی خۆ وەربگرێت کاتێک کە دەگاتە قۆناغی دادگای بەتەکید ئاشکرا دەبێت و دادگایکردنەکەش باشکرا باش پێشتر ئاماژەتان بەوەدا بوو کە لە ماوەی 6 مانگدا ئێوە دەتوانن دۆسەیەک یەکلایی بکەنەوە باش زیێدەتر لە 2 ساڵ یاخود کەمتر لە 2 ساڵ تێپەڕیوە هەتاوەکوی ئێستا بەرپرسێک نەهاتۆتە بەردەم دادگا
وە لە میدیاکانش ئەوە ڕنەگەیەندراوە کە ئەو بەرپرسە تێوەگڵاوە لە گەندەری و تاوانەکەشی ئەوە بۆ سزاکەشی بۆ ئەوە دەگەڕێتەوە بۆ چێتە ئێستاوە یەکلایکردنەوەی کەیس لە دادگا ئیشی دەسەڵاتی دادوەری ئیشی دەستی دەستپاچین دەستی دەستپاچ لە ڕێگەی محەقەکانی خۆی بە ئشرافی حاکمی لێکۆڵینەوە کەیس تاقیق لە کەیسەکان تاو دەگا پاژەوەی دادوەری لێکۆڵنەوەی دەستپاچی دەگاتە قەنەعات کە ئەو کەیسە بای ئەوەندە بەڵگەی تێدا ڕەواو نەکرێ بۆ دادگا ئەو کات دەکەوێتە ئەرچی دادگا دیارە بەتەکید ئەرچی ئەمەش دەبێ ئەمە لە ڕێگەی فەرمانگەی یاسایی خۆمان متابعی بکەین بەڵام بەتەکید وم دڵنیاشمەوەی کە قسەمان لەگەڵ بەڕێسەرۆشی دەسەڵا ئەنجومەی دادوەری و دادگاکانیش کردووە کە ئەبێت تۆ زەیتیمامێکی تایبەت بە بوو قەزایانە بدرێت دیارە نابێ من نامێت هەموو قازێک لە دادگاکان گرنگە و هەمووی هاوڵاتی تێدا تەرەفەتدا بەڵام دیسان کەیسەکانی گەندەڵی دەکری ئەولەوێتێکی پێ بدرێت ئەوە بەتەکید ئەمە لەو ڕۆژەش قسەمان لەگەڵاکردن پێشمان وایە زۆرێک لە ئەولەوێتی پێ دەدرێت وەمە لە داهاتوش نزیکە پرۆسی دادگایی لە هەندێک کەیس دەست پێ دەکات و هیوادارین بەتەکید سەرڕای ئەو گوتم سەرقاڵی دادگاکان بە کەیسێکی یەکجار زۆر بەڵام هیوادارین تیمامشی تایبەت بدەن و لە بەغدا لە ساڵی ڕابردووە پاژەوەی عبادی چاکسازەکانی خۆی ئەڵان کرد دەسەڵاتی دادوەری لەوێ دادگایشیان تایبەتمەند کرد بە کەیسەکانی گەندەڵی ڕەنگە ئێمە لە ساڵی داهاتوو بیر لۆ بکەینەوە لەگەڵ زۆربوونی کەیسەکان هەمان داوە ئاڕاستی ئەنجومەنی دادوەری بکەین بەڵام ڕەنگە ئێستا کەیسەکان ئەوەندە زۆر نەبن بڵێن دادگایشی تایبەتمەند بەڵام بەتەکید داوایان لێ دەکەین کە بە کورتی ئیتیمامەشی زیاتر بەو کەیسانە بدرێت و دەکرێت لە ڕووی بە کورتی کاتی پێویست بۆ یەکلاییکردنەوە لە ماوعیدەکانی دادگاییکردن ماوعیدی لێک نزیک بن بۆی بتوانرێ ئەلەقەڵ گوتنی ژمارەی لەو کەیسانە یەکلایی بکرێتەوە بەڵێ دیارە لە پێشوودا چەند جارێک سەرۆکی هەرێمی کوردستان بانگەوازی ئەوەی کردووە کە چاکسازی بکرێت و لە دەی شوباتی ڕابردووشدا باسی لەوە کرد کە هەر کاتێک دەستەی نەزاهەت دادگاکان پێویستیان بە ئەو بێتنەوە ئامادەیە پشگیری ئەوان بکات بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەگەر بە شێوەیەکی گشتی تەمەشا بکەی خەڵک بێئومێدە لە هەنگاوی چاکسازی زۆر جاران دەگوترێت ئەوە بۆ مزادەیەکی سیاسیە بە تایبەت ینی قسەی خەڵکە ئەمە دەگوترێت بەرپرسەکان ئەوانەی تێوەگڵاون لە گەندەڵی بە شێوەیە گەندەڵیان کردووە بە قانونی تەنانەت دەستەی نەزاهژ ناتوانێتن تۆمەتباریان بکات ئێوە بۆ ئەم کەیسانە چییە؟ وڵاکە کە منە خۆ دەزانی بە قانون دیارە ژمارەشی زۆر لە قانون لە سێ خول و خولی چوارین پەرلەمانش دەرچووە ڕێگەی بە هەدەردانی باڵی گشتیدا مەسەڵەن بۆ نمونە قانونی وەبەرهێنان کە کۆمەڵێک ملاحەزاتی لەسەرە قانونی وەبەرهێنان کە دەرچوو بۆ ئەو وەرەمی کوردستان ژمارەشی زۆر وەبەرهێنەر بۆ ئەو وڵاتە دەرخامکە ئێستا ئاگاد لێ بڵێن ئەو کۆمەڵگانەی کە لە ڕێگەی وەبەرهێنان دروست بوون بەشێکی زۆری هاوڵاتیان تێدا زەرمەند ڕەنگە زۆر ئەمە پێمان وایە لە پرۆسی چاکسازی دەبێت بەشێکی زۆر لە یاساکان یاریمی کوردستانیش پێداچنەوەی پێدا بکرێ مەسەن پێدانی امتیازات و ئەو بە شێوێکی بەربراو بە یاساکان کە لە خولە زۆر یەک دەتوایەکانی پەرلەمانی کوردستان کراوە هەموو وای کردووە ڕۆژێکدا میزانی یاریمی کوردستان بگاتە ئەو ئاسانە کە ئێستا یاریمی کوردستان نەتوانێت بە دوو مانگزارێکیش بەشێک لە 125 یان 130 ڕاتیبیش بدات لەبەرەوە تێدا دوش بە تەکیدم پێم وایە ئەمە لە 23 ساڵی ڕابردوودا هیچ دەسەڵات وێزەگەی لە کوردستان بتوانێت بنەوەتوودا پێ بستەوە و هەموو کەیسەکان بە کورتی یەکلایی بکاتەوە چووکە یەکەم خەڵکەشی یەکجار زۆر هەم بە ژمارە و هەم بە پۆستیش لەو کەیسانە تێوەگەڵاون دوش بەڕاستی کۆمەڵک عەفوی عام لە کوردستان دەرچووە کە یەکێن لە 2007 یەکێن لە 2012 سەرجەم ئەوانەی لەو کەیسانە تێوەگەڵاون بەڕاستی بەر عەفوی عام کەوتون جگە لە تاوانی اختیلاز نەبێواتە دزینی مڵکی گشتی ئەگەر ناسەرجەم کەیسەکان کە هەندێکیان بە یاسا وە کاتی خۆشی ژمارەك لە داواکاری گشتی من ئاگام لێە چوونە پەرلەمان زۆریشیان هەوڵدا لەگەڵ لیژنەی یاسایی پەرلەمان لە خولی سێم کە تاوانەکانی گەندەڵی ئیستیسنا بکەن لە عەفوی عام بەڵام نەکرا لەبەرەوە ئەوە وازەحە بەڵام دیسانەکە تۆ ئێمە وەکو ئەوی ئەرکەی لەسەر شانوانە ئەوکو یاسا پێم وایە دەتوانین ئەو بە ژێرەی وەزی خۆمان بە ژێرەی ئیمکاناتی ئێمە هەیە بە ژێرەی ئیمکاناتی لای دەسەڵاتی دادوەریە لەو پرۆسەیە بەردەوام بین و متمانەی خەڵکی بڕاستی پێم وایە هەر هەمووی بەشێکی بۆ گەندەڵی دەگەڕێتەوە بەشێکی بۆ وەزای اقتصادی خراپە دەگەڕێتەوە بەشێکی بۆ وەزع سیاسی خراپە دەگەڕێت هاوڵاتی کاتێککە وەزی ژیانی خراپەکان جددی عەفوم دەکەیت ئێمە کاتێککە وەزی ئابووری تۆ خراپ دەبێ من وەکو تۆکو هاوڵاتی وەزمان خراپ دەبێ بە تەکید گومانمان زیاتر لا دروست دەبێ و ئەوە مشکل مافش تەبیعامێ من پێم وایە حکوومەتی هەرێم چەند جارێکەش باس کرد هیچ ڕێگای تری نییە جگەل لەوەی چاکسازەشی جددی بنەڕەتی بکە هەر پینە پەڕۆیەک لە وەزڵام ئێستا جددین من ئێستا تا ئێستا هەندەست پێکراوە جدیەتێک لە ئیشەکان دەبینی بەڵام هێشتا زۆر ماوە من هاوڵاتی بەرەمەکانی ئەو چاکسازە ببینی
بەرەمەکانی ئەو چاکزازیە وتم تەنها لایەکی دژایەتیکردنی گەندەڵێ لایەکەیتکەی ڕێخستنەوەی حکوومەتە لابردننی ئەو هەموو زیادەیە لە سەرفیاتی حکوومەت بەڵێ هەنگاوندراوە هەندێک سەرفیات کەم کراوەتەوە بەتەکی تا ئێستا لە ئاستی پێویست نیە چونکە بە دلیل تا ئێستا تەسیری ئیجابی لەسەر ژیانی هاوڵاتی نەکردو. باش پێم باشە بزانم زێدەتر گەندەڵی لە چ سکتەرێک لە سکتەرێکی ژیاندا لە نێو حکوومەتی هەرێمی کوردستاندا کراوە لە چ بوارێکدا زێدەتر گەندەڵی کرا لەو 2 ساڵی ڕابردووی کە ئێمە زیاتر ئیشمان کردە خۆ دەزانێت 2014 بەڕاستی میزانیەکی ئەو تۆ نەهاتۆ تا هەرێمی کوردستان و ئەوەی هەبوو حکوومەتی هەرێمی کوردستان بە قەرز و خۆڵە بۆ تۆ ناوتەی کە فرۆشتوێتی بەشێک لە موچێ خەڵکی کوردستانی دابین کردەوە کەواتە زۆر پرۆژەی تازە نەهاتونەتە بێت بەشێک لە کەیسەکانی پێش 2000 گەندەڵی کەمتر بەڵێ لەبەرەوەی داهات و شت کەمتر بووە بەڵام ڕەنگە ئەو سەکتەرانەی کە ئێستا زۆر قسەی لەسەر دەکرێت کە ئەوەیە بەڕاستی سەکتەری نەوت و بە کورتی گازە زۆری قسە لەسەر دەکرێت و ئێمە کۆمەڵە کەیسیش لە ئێمە لەساو هەیە لە کارەبایە لەو سەکتەرانەی کە ڕۆژانەش ئەوەی ژیانی ینی بەداخەوە دیاردەیە کە ئێمە ئێستا لە فترێ هەڵمەتێکی گشتیمان بەڕێوە برد بۆ قسەکردنی بۆ هاوشاکردنەوەی فەرمانبەران لەسەر بەرتیل وەرگرتن ئەو ئاماژانی لە فەرمانکان بۆماندێن بۆی وەزی خراپی فەرمانبەران بەڕاستی بەرتیل کە لە هەرێمی کوردستان بە ڕێژێشی زۆر کەم بوو ئێستا خەریکە لە زۆر هەندێک شوێن سەر هەڵدەداتەوە کەواتە تاوانەکانی گەندەڵی شەرنەی لە مەشارێع و لە پرۆمەسە بۆ نمونە دیاردەی بەرتی لە دارەی تەجاوزاتە ئەوانە ئەو دیاردانە بەڕاستی بە شێوەشی بەرچاو تەجاوزات دیارە ئەگەر هاوڵاتێک لە نەبوونیە دەچێت پارچێک زەوی داگیر دەکا و خانوێک بە خراپتری شێوە بەس ناوی خانوە دروست دەکا فەرقیە لەگەڵ ئەوەی کاتێ بەرپرسێکی ئیداری لە منتیقەکە تەجاوزات بۆ دەوڵەمەند بوون بەکاردێنێ کاتێ من حالەتانە زۆرن ئەو حالەتانەشان بەڵێوە کۆمەڵک حالات هێستا لامانن لە قەزام نەحەکان هەیە لە سنووری زیاتر دەرەوەی هەولێر حتا ناو شاری هەولێر و سلێمانیش بەڕاستی دیاردەی تەجاوزات هەیە و لەو فترێ لە هەردوو شار هەڵمەتێک کرا بۆ کەمکردنەوەی ئەو دیاردانە دیارە کاتم کەم ماوە پرسیارش یەکجار زۆرن پێشتر ئێوە پرۆژەتاندا بۆ حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە دوو موچەی و دابەزاندنی موچەی پۆستە باڵاکان ئەوانەی کە خانەنشین کراون یعنی زۆر جار دەگوترێ ئەگەر گرفت لە کۆمەڵە شتدا هەبێ بەڵام هەندێک گرفت هەیە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە ئاسانی دەتوانانی هەنگاوی بۆ بەهاوێژێت گرفتی دوو موچەی و کەمکردنەوەی موچەی خانەنشینە پۆستە باڵاکان بە کوێ گەیشت چەند ساڵێک ئێوە پرۆژەتانداوە دوو بوچەی پێم وایە حکوومەتی هەرێم زۆرش هەوڵدراوە چەند حالاتێک بڕا بەڵام لەبەر ئەوەی داتایەکی ڕسمی سەرجەم ئەو کەسانە لە هەرێمی کوردستان نییە کە موچە لە حکوومەت وەردەگرن بە جۆرە جیاوازەکانیانەوە من دڵنیاتەکەمە تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بە وردی بە دەقیقی نازانێت چەند فەرمانبەر و معاشخۆری هەیە ئەوە ئێستا لە مانجی داهاتووەوەی کە بەرنامە هەیە گەر ئیشەکان وەکو پێویست بڕوات تۆمارکردنی فەرمانبەران دەست پێ دەکات لە ڕێگەی پەنجەمۆر و گلێنەی چاو تەنها دوای توابوونی ئەو پرۆسەیە ئێمە دەتوانین بزانین بە فعلی ئێمە لە هەرێمی کوردستان چەند موچە خۆرمان هەیە و چۆن دارشکە چەند دیاردەی دوو موچەیمانێزە هەندە دیاردەی دوو موچەی هەیە بە قانونە بۆ نمونە کەم ئەندامە فەرمانبەرە زیندانی سیاسی ئەو هەر شتێکی بە یاسا کراوە ئێستا حکوومەت خۆی ئیشتیهادی کردووە مەسەرەن پێی دەڵێ جارێ دوو یاسایەکە هەندێکیان نەخێر ئەویانە کەمترە چکۆی بە یاسایە بەڵام بە نایاسایەکە یەکجار زۆرە مەسەن بۆ نمونە ئێستا هەزاران کەس لە خارج دەژین بەڕاستی یاوەتە ئیجازەیان وەک بۆ کراوە یاوەتە کەسێک لە جێگەکانیان ئەوە بڕێندە ئەوە ئیمزایان بۆ دەکات ئەو دیاردانەشەیە تەقاعودی لە خانشین یەکجار زۆر حالەت هەیە کە پێویستی پێ دیارە هەرێمی کوردستان ڕۆژێ داهاتی باش بوو من بە خۆم لەگەڵ ئەوم بیمەی بێکاری ژیانی خانشی بۆ هەموو هاوڵاتێک دابی بکرێ بەڵام بە یاسا نەک دکتۆر ئەحمەد دوو سێ ڕاتیبیەوی کا کامەرانی ژیز ڕاتیبێکی نەبێ ئەو کاتە ینی نیشە ئەوە بە کورتی خراپ بەکارێنانی دەسەڵات و نەعادەلەتێکی گەورە لێ دەکەوێتەوە لەبەرەوە کۆی ئەو پارەی ئێستا لە هەرێمی کوردستان دەدرێتە خەڵک بەو خۆزە خراپەش ئەگە جارش کە بە ڕێکی ڕێک بخرێتەوە من پێم وا دەتوانن بیمەی بێکاریش و بیمەی ژیان تەقاعودی بۆ هەموو هاوڵاتێکی کوردستان دابین بکەن ئێوە ینی کە قسە دەکەن تا ڕادەیەکی زۆر وەکو هاوڵاتیەک ینی قسەکانە دێتە بەرجێ ینی حکوومەت کەم تەرخەم بۆ لەوەی کە ئێوە پرۆژەتاندا دەبێت مەسلەی دووموچەی کە کامەران مەسەلەوە نیە پێش ڕۆژەماندا جێشمان لێ گیراوە ئیشی ئێستاکراوە ئەو پرۆسە لەبەر ئەو داتایە تا تاو نەبێ تۆ ناتوانێت چاوەڕێی داتا دەکەن باشە دوا پرسیارم ئەوە دەبێت جەنابی حاکم ببوورە ینی هەنگاوەکانی داهاتووتان چی دەبێتن بە فعلی بۆ مەسلەی چاکساز
وڵات چاکسازی نە سنوورێکی هەیە و نەزەمە مەدەشی زەمانی هەیە و گوتم چاکزازی بریتە لە باشکردنی سیستەمی بەڕێوەبرن لەو وڵاتە بۆ ئەوەی ژیانێکی باشتر بۆ هاوڵاتیان دابین کرێت ئێمە ئێستا لە زۆر زۆر سەکتەر ئیشەکەین کە یارمەتی حکوومەت دەدا لە بەشێکی زۆر لەو لیژنانە ئێمە نوێنەرمانەیە جیا لەوەش بە بەردەوام لە پێنا و چاودێریکردنی خودی پرۆزەی چاکسازی پێشنیاری برن نووسرا و شەفەی دەدەینە بەرپرسانی باڵا بە تایبەتی هەچ لە ماوەیەکە کۆبنەوەکانی برن حکومەت ئەنجومەنی وەزیران خاوتر بۆتەوە بەڵام هەم لە ڕێگەی دیداری ڕاستەخۆ لەگە سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەگە جێگرەکەی لەگە وەزیرانی بەرپرس خەریش ئەو پرۆسەیەن و بە هەموو شێوەیەک بەڕاستی بۆ نمونەسەم بڕیارێکدا دەرچوو لەسەر مەسەلەی سیاراتی حکومی ئێمە دوای متابعەکرد بۆمان دەرکرد ئەو بڕیارە جێی خۆیان نەبووە و ئەو سیاراتانەی لە کەرتی گشتی هەیە و ژمارەشی زۆر فەرمانبەر کە فەرمانبەری ئاسایشن ئەو سیارانە بەکاردەین ئەو بڕیارەوەکو پێویست نەبووە پێشنیارمان بۆ کردن کە ئەو مەسەلەیە بە بڕیارە تعدیل بکرێ بە شێوەیەکە بە کورتی ئێمە لە حدودی ئەو 27,000 سیارە حکومی لە دامدەستگاکان بەکاردێ بەشێکی زۆر کەمی بۆ بە فعلی بۆ خزمەتی خودی دایرەکە بەکاردێ پێشنیارترمان کردووە کە حەلی جەزری تێدایی بۆ ئەو مەسەلە زۆر بە کورتی باستان لەوە کرد کە جارێکی دیکە تەجاوز لەسەر مورکی گشتی دەستی پێکردوتەوە تەنانەت مەسلەی دیاردەی گەندەڵیش لە دام و دەستگاکان بەرتیل و ئەوشتانە دووبارە بۆتەوە سەرۆکی هەرێمی کوردستان کە سەرپەرشتی ئەو پرسە دەکات لە بەرنامەتاندایە راپۆر بدەن بە سەرۆکی هەرێم دیدار بکەن و دوا زانیاریەکان بەو بگەین ئێمە کۆنتاکتی بەرداوامان لەگە بە ڕێزیانەیە لە ڕێگەی سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران سەرۆکی دیوانی ئافە سەرۆکایەتی هەرێمە لە ڕێگەی ئەو دیدارە بەرچاوانەیە و ئەو لیژانانەی کە خۆیان بە فەرمانی خۆیان دروستی کردوون راپۆرت بۆ ئەو دەنێرن کەرتی پێشمەرگەیە کەرتی تەجاوزاتە و لە ڕێگەی دیدارش بە تەکید بە ئەمانەتەوە سەرجەم ئەوانە هەم بۆ سەرۆکایەتی هەرێم بۆ سەرۆکایەتی حکوومەت دەنێرین چونکە ئەوان جیهازی تەنفیزین کە دەتوانن ئیش لەسەر ئەو مەسەلەیە بکەن و هەوڵ بۆ چارەسەرکردنی ئەو گرفتانە بدەن. بەڕێز حاکم ئەحمەد ئەنوەر سەرۆکی دەستەی نەزایی هەرێمی کوردستان زۆر سوپاس دەکەین. بەڵێ بەڕێزانم باسی ڕۆژ بەردەوام دەبێت تەوەری دووەممان تایبەتە بە هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دابینکردنی موچەی فەرمانبەران وەکو دەزاندرێتن ئێستا بەرەو جەژن دەڕۆین و فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستانیان کوردستان لە هەوڵی ئەوەدان زانیاری وەگرن سەبارەت بە بارودۆخی ژیانیان دەچینە ناوبڕێک و دواتر دەگەڕێینەوە لای. جارێکی دیکە سڵاوتان لێبێت بینەرانی کوردستان 24 تەوەری دومی باسی ڕۆژ تایبەتە بە دابینکردن یاخود هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دابینکردنی موچەی فەرمانبەران وەکو دەزانرێتن بەردەوام حکوومەتی هەرێمی کوردستان باز دەوە دەکاتن کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی سێ قەیران بۆتەوە قەیرانی شەڕی دژی داعش هەروەها دابەزینی نرخی نەوت و بوونی ژمارەی زۆر لە ئاوەرەکان لە هەرێمی کوردستان و فەرمانبەرانیش گلەی زۆر لەوە دەکەن لەگەڵ ئەوەی ڕێژەیەکی باش لە نەوتی هەرێمی کوردستان دەچێتە دەرەوەی وڵات و بە نرخێکی باشیش دەفرۆشێت لەگەڵ ئەوەشدا کە داهاتێکی زۆر ئێستا لە هاوڵاتیان وەردەگیرێتن بەڵام لەگەڵ ئەوەشدا بە بەراوی لەگەڵ ساڵی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان لە باتی ئەوەی موچەی فەرمانبەران زیاد بکاتەوە موچەی فەرمانبەرانی بۆ کەمتر دابەزاندووە بۆ قسەکردن لەسەر ڕەوش و بارودۆخ و داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دابینکردنی موچە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری دهۆکەوە بەڕێز دڵشاد شەعبان سەرۆکی لژنەی سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵماندایە. بەڕێز دڵشاد شەعبان بەخێر بێت بۆ باسی ڕۆژ پێم باشە لەوە دەست پێ بکەم ئایا هیچ ئومێدەک هەیە کە هەرێمی کوردستان لە قەیرانەکان ڕزگاری بێ و لەمە دووە فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەگەر تەواوی موچەکەش نەبێت تەنانەت نیو موچەشیان مانگانە بەدەست بگا؟ بەڵێ ڕێز و سڵام بۆ تایکا کامیران و ڕێز و سڵاو بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کوردستان 24 وەکو تەسحیحێک عینوهەنی من جێگیری سەرۆکی لیژنەی سامانە سروشتیەکانم لە پەرلەمانی کوردستان تەسحیحێک سەبارەت بە پرسیارەکەی بەڕێستان ئەم قەیرانەی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە
خۆ قەیرانەکە تەنیا هەرێمی کوردستانی نەگرتووە بەڵکو هەموو ناوچەی گرتووە و بە حکمی ئەوەی کە ئێمە بەشێکی لە عێراق تەنیا حکوومەتی عێراقیش ئێستا لە قەیرانێکی دارایی زۆر گەورەدایە بەڵام بە حکمی ئەوەی کە عێراق دەوڵەتە سیادەی هەیە و بەنکی مرکزی خۆی هەیە و سیستمێکی ئیداری کە دەتوانی بڵێن خیبرەی 90 ساڵەی دەوڵەتبوونی خۆیانیانی هەیە دەتوانن قەرزی دەوڵی بکەن نێودەوڵەتی بکەن دەتوانن مساعداتی دەوڵی بۆ خۆیان بێنن چ بۆ شەڕی داعش چ بۆ مەسەلەی دارایی بۆ بەڕێوەبردننی دەوڵەت بەنکی ناوەندیان هەیە کە 80 میلیارد دۆلار احتیاطی هەبووە کە ئەمەش مەترسیەکی تری بۆ عێراقی دروست کردووە ئێستا وەکو دەوڵەت لە ڕووی ئابوووریەوە ئێستا لەو 80 میلیارە تەنیا 40 میلیارد دلار احتیاطی ماوە ئەمەش هۆکاری ئەوەیە کە ئەو نەوتەی کە عێراق ئێستا دەفرۆشێ پێداویستی تەنیا موچەی فەرمانبەرانی عێراق پڕ ناکاتەوە لەبەر ئەوە دەستیان بردووە بۆ احتیاطی بەنکی دەولی و دەستبردن بۆ ئەم احتیاتە بۆتە هۆی ئەوەی کە سعری دۆلاریش لە بازاردا بەرز ببێتەوە لە 100 دلار لە 121,000 دینار ئێستا بووتە 130,000 دینار ئەمەش هۆکارەکەی ئەوەیە کە ئەو احتیاتە نەقدیە ئەژنەبیەی کە لە بەردەستی بەنکی مرکزیدا ناتوانێت وەکو جاران مامەڵەی پێ بکات چونکە ئێستا حکوومەتی عێراقی پێویستی بەو پارەی هەیە و ئێستا حکوومەتی عێراقیش وردە تووشی کەیشەی زۆر گەورە دەبێ و ئێمەش بە حکمی ئەوەی کە هەرچەندە جزئێکیش لە عێراق بەڵام بە حکمی هەندێک کێشەی سیاسی کە ئەمە تقریباً 13 ساڵە کەلەکە بووتەوە سەرێک بۆتە هۆکاری ئەوەی کە دەتوانین بڵێن ئێمە جزئێکیش نین لە عێراق نە لە ڕووی عسکەریەوە هاوکاری ئێمە دەکرێت لە ڕووی اقتصادیەوە هاوکاری ئێمە دەکرێت حتا بەشە بودجێ هەرێمی کوردستانی شیان ئەمە 3 ساڵە بڕیانەوە لەبەر ئەوە بێژگە لەوەش ئێمە دەوڵەتیش نین کە بانقی مرکزی خۆمان هەبێ یان بتوانین قەرزی نێودەوڵەتی بکەین یان بتوانین هاوکاری دەولی بۆ خۆمان بێنین تەنیا سەرچاوی کە بەدەستمانەوەیە وەکو داهات ئێستا نەوتە نەوتیش ئەو کەمیەی کە ئێستا هەمانەوە بەو سعرەی کە ئێستا لە بازارەکانی جیهاندا مامەڵەی پێوە دەکرێت تەنیا ئەوە قیمەتەکە یاخود تەنیا ئەوە داهاتەکە لەبەر ئەوە ئێمە احتیمادی سەرەکیمان لەسەر نەوتە بەڵێ بەڕێز دڵشاد ئەگەر نرخی نەوت بە بەراورد لەگەڵ ڕابردوودا سیر بکەین تا ڕادەیەک ینی فەرقی کردووە و نرخی نەوت باشتر بووە لە پێشوودا لە ساڵی 2015دا حکوومەتی هەرێمی کوردستان تا ڕادەیەک دەیتوانی ینی موچە بدات بە هاوڵاتیان چەند مانگێ قەرزاری موچێ وەکو دەزانرێتن بەڵام لە ساڵی 2016دا لەگەڵ بەرزبوونەوەی نرخی نەوت و تەنانەت حکوومەتی هەرێمی کوردستان لە نێوەخۆشدا بادزی لەسەر هاوڵاتیان لە کۆمەڵێک بواردا زیادی کردووە لەگەڵ ئەوانەشدا ڕۆژ لە دوای ڕۆژ ڕەوشەکە بەرەو سەختی دەڕوات و موچەش دوا دەکەوێتن ینی چارێگە موچەیەک فەرمانبەر چاوەڕێ دەکات لە حکوومەت وەری بگرێ تەنانەت حکوومەتی هەرێم ئامادەنیە ئەو چارەگە موچەش بە فەرمانبەری بدات ئەمە بۆچی دەگەڕێتەوە نەبوونی پلانە نەبوونی استراتیژیەتە خوێندنەوەیەکی باش بۆ پرسەکە ناکرێ ئەمانەی کە باست کرد ئەوانەش هۆکارن نەبوونی پلان هەندێک جار خوێندنەوە احتیمال ئەوەش هۆکارن بەڵام هۆکاری سەرەکی بە حکمی ئەوەی کە جارێکی تریش دووبارەی دەکەمەوە احتیمادی ئێمە لە 100% لەسەر نەوتە ئەمە کێشەی دروست کردووە ئەگەر مەجالم بدێ تۆزێک تەوزیح بکەم لە ساڵی 2014 کە بودجێ هەرێمی کوردستان $1 لەلایەن حکوومەتی عێراقیەوە ئەو کات حکوومەتی هەرێمی کوردستان 120,000 بارمیلی هەبوو بۆ هەناردەکردن و مبەڕی حکوومەتی عێراقی ئەوانە بڕیاریاندا بوو چونکە لە ساڵی 2008ش هەر تهدیدی ئەویان دەکرد کە بەشە بودجێ هەرێمی کوردستان دەبڕن لە ساڵی 2014 مالیکی بەڵێنی خۆی بردەسەر و بڕیان بودجەکەیان بڕی
ئەو کات حکوومەتی عێراقی دەیگوت دەبێ حکوومەتی هەرێم ڕۆژانە 400,000 بەرمیل بدات بە ئێمە ئێمەش بەرامبەر بەو 400,000 بەرمیلە بەشە بجێ هەرێم دەنێرین. ئەو کات حکوومەتی هەرێم ساڵی 2014 23 ئەیاری ساڵی 2014 کە دەستی بە هەناردەکردنی نەوتی کرد تەنیا 120,000 بەرمیلی هەبوو بۆ وەکو ئینتاژ بۆ هەناردەکردن. یعنی ئەو مەسلەیەکی سیاسی بوو کە بەشە بجێ هەرێمیان بڕی. ئەو کاتە ئەو بڕەنەوتە تەنیا 120 موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش پێپڕ نەدەکرا. لەبەر ئەوە حکوومەتی هەرێم مەجبور بوو طبعاً بەڕاوێژ لەگەڵ پەرلەمان هەر کارێک حکوومەت کە کردوەتی بەڕاوێژ لەگەڵ پەرلەمان کردوەتی ئەو کاتە. ئەو کاتە حکوومەت مەجبور بوو بە پێی یاسای ژمارە 5 ساڵی 2013 کە حکوومەتی دەستکراوە کرد بوو هەر ڕێکارێک بگرێتە بەر بوو ئەوەی شایستەداراییەکانی هەرێمی کوردستان دابین بکات. یەکێک لەو ڕێگانە فرۆشتنی نەوتە و بە تێکرای دەنگی هەموو فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی کوردستانیش ئەو کاتە حکوومەتی هەرێم خۆی نەوتی خۆی فرۆشت زائیدەن مەجبور بوو هەندێک قەرزی لە کۆمپانیا بیانیەکانی نەوت بکات. ئەو کاتە حکوومەتی هەرێم ملیارێک و 800 میلیۆن دلار لە کۆمپانیا نەوتیەکانی وەرگرت وەکو قەرز. ئیتیفاقیان کرد حکوومەتی هەرێم لەگەڵ ئەو بەڕێز دڵشاد ئەگەر ئاگاداری کاتبی من پێم باش نییە جەنابتان ببڕم بەس ئاگاداری کات بە چووکە پرسیارم زۆرە و دەتوانی بەردەوامی لە قسەکانە. بەڵێ بەڵێ بە کورتی دەکەمەوە مهم هەردوو لە ڕێککەوتم بۆ ئەوەی لە سەرەتای ساڵی 2015 ئەم قەرزانە بە نەوت قەرە بوو بکەنەوە بە مەرجێک ئینتاجی هەرێم بگاتە 600,000 بەرمیل لە ڕۆژێکدا. ئەو بوو توانیان ئینتاجەکە بگەینە 450,000 بەرمیل بەڵام لە مانگی 12 ئیتیفاقێکی تریان لەگەڵ حکوومەتی عێراقی کرد بۆ بودجەی ساڵی 2015 بەداخەوە ئەو ڕێککەوتنەش جێبەجێ نەکرا لەلایەن حکوومەتی عێراقیەوە. لە مانگی 6 حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان کۆبوونەوە و بڕیاریاندا کە نەوت بە شێوەیەکی سربەخۆ بزۆر زۆر باشە. ئەو کاتە چونکە لەو 6 مانگەدا حکوومەت نەیتوانی بەڵێنەکەی لەگەڵ کۆمپانیەکان ببەتە سەر ئەو ملیارێک و 800 میلیۆن دلارە بوو بە 2 ملیار و 500 میلیۆن دلار وەکو قەرز لەسەر حکوومەتی هەرێم. ئەگەر دیقەتتاندا بێ لە مانگی 7 و 8 ئەو کاتێک کە حکوومەت بڕیاریدا نەوت بە شێوەی سربەخۆ بفرۆشێ ئەو کاتە سعری بەرمیلی نەوت لە بینی 63 بۆ 65 دلار بوو. ئیتیفاقێکیان کرد لەگەڵ کۆمپانیایەکی ئەژنەبی ئەو بڕە نەوتەی کە هەمان بوو دامان بە ئەو کۆمپانیایەش مانگانە بۆ مانگی 7 و 8 816 میلیۆن دلاری بە حکوومەتی هەرێمدا ئەوە لە کاتێکدایە کە بوو پێدانی موچە پێویستیمان بە 700 میلیۆن دلارە. زۆر باشە. ئەمە شتێکی باش بوو. لەو دوو مانگەدا بوو معلوماتی جەنابتان حکوومەت توانی 3 موچە بدات 3 موچە بەسەر یەک بدات بەڵام دواتر ئەو بوو وردە جارێکی تر نرخی نەوت لە 65 دلار بووتە بە حتا گەیشتە بە 25 دلار ئەوە کێشەی سەرەکی بوو. بەڵێ بەڕێز دڵشاد ینی ئەو قسانەی کە بەڕێستان دەیکەن و دەیخەنە ڕوو بۆ بینەرانی کوردستان 24 زۆر جار ینی تا ڕادەیە قەنەعەت دروست ناکە بەو پێی وەزیری کوشت و کاڵ کە لە کابینەکەی حکوومەتی ئێوەدایە باز دەوە دەکات و ئەندامە لە لیژنەی داهات دەڵێ شەفافیەت لە داهاتی نەوتدانە لە داهاتی پێترۆلدانە گلەی زۆر لەوە دەکات کە شەفافیت نییە لە فرۆشتنی نەوت ئەمە لەلایەکی دیکە حەیدەر عەبادی دوێنێ باسدەوە دەکات ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانن موچەی فەرمانبەران بدەن با نەوتەکە تەسلیم بە ئێمە بکەن ئێمە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەدەین. ڕاستە ئەم قسەی عەبادی لەگەڵ ئەو پەڕی ڕێزم بوو بە ڕێزیان بەڵام ڕاست نییە. لە دوو کۆبوونەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا باس لەوەش کراوە و لە سەرەتای ساڵی 2015 حکوومەتی هەرێمی کوردستان 560,000 بەرمیلی هەبووە و ئیتیفاقی حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا لەسەر 550,000 بەرمیل بووە. هەر هەمووی ڕادستی حکوومەتی عێراقیان کردووە ئەو کاتە وەڵامی حکوومەتی عێراقی ئەوە بووە گوتیان کاکە ئەگەر ئێوە ڕۆژانە 1 میلیۆن بەرمیل نەوتیشمان بدەنێ ئێمە ناتوانین لە 500 میلیارد دینار مانگانە زیاترتان بدەینێ.
ئەمە لە کاتێکدا کە بۆ پێدانی موچەی یەک مانگی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئێمە پێویستیمان بە 900 میلیارد دینارە، یعنی بۆ هەر مانگێک 400 میلیارد دینار عەجز پەیدا دەبوو لە تەنیا پێدانی موچەدا، بێژگە لەو شتانەی تر باس ناکەم ئەسڵەن. حکوومەتی عێراقی تا ئێستاش حکوومەتی عێراقی ڕازی نابێ بەو ئیتیفاقا، چونکە ئەوانیش کێشەی گەورەیان هەیە. وەکو پێش ئێستاش ئاماژەم پێدا حال گەیشتوتە ئەوەی کە دەستیان بردووە بۆ احتیاطی بەنکی مرکزی کە ئەمە لە داهاتووەکی نزیکدا مەترسیەکی گەورەتری اقتصادی دروست دەکات، ئەمە سعری دولار زیاتر بەس دەبێتەوە لە بازارەکانی جیهاندا. ئەوەی ئەو لایەنانەی چ لایەنی عێراقی بن چ لایەنی کوردی بن لە ناو هەرێمی کوردستان ئەگەر پێیان وابێ حکوومەتی ناوەندی عێراقی ئەگەر ئەم نەوتەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە ڕادستی ئەوان بکرێ و لە بەرامبەر ئەوەدا ئەوان بەشە بودجێ هەرێمی کوردستان دەنێرن، ئەمە نەزڕەیەکی غەڵەتە. و من لێرەوە دەڵێم وەکو پارتی دیموکراتی کوردستانیش پارتی استعدادی هەیە جارێکی تر ئەو ڕێککەوتنەی کە لە ساڵی 2015 لەگەڵ حکوومەتی عێراقی کردوەتی جارێکی تر بکاتەوە، بەڵام ئەم ڕێگە تاقی کراوەتەوە و سوودی نەبووە. ئێستا ئێمە دوو ڕێگەمان لەبەردەستە، یان بگەڕێنەوە بوو بەغدا و ڕازی بین بەوەی کە کەمتر لەو نیوموچەی کە هەمانە مەسەلەن پارە لە بەغداوە وەربگرین، چونکە ئەوانە دەڵێن ئێمە تەعامل لەگەڵ جار دەڵێن ئێمە تەعامل لەگەڵ فەرمانبەرانی حەقیقی هەرێمی کوردستان دەکەین، جاریش دەڵێن ئێمە لەو بڕەپارە زیاتر پێمان ناکرێت بۆتان بنێرین. ڕێگای دووەم ئەوەیە کە ئێمە لەسەر فرۆشتنی نەوت بەردەوام بین. لەگەڵ ئەو پەڕی ڕێزم بوو بەڕێز وەزیری کشت و کاڵ و هەندێک ئەندام پەرلەمانی ئەوانیش دوێنش لە قەناتێک نازانم لە دووسێ شوێن ئاماژەم بەوەداوە هیوادارم منیش کە چوومە لیژنەی نەوت و گاز، من اختصاصم ئیدارەتە ئەعمالە، اختصاصم نەوت نییە، بەڵام زۆر محاولەم کردەوە کە لەو مەجالەدا تۆزێک خۆم تەسقیف کەم، هەچ نەبێ بزانم برێن چییە، API چییە، کواڵەتی نەوت چییە. جارێ لەگەڵ ئەو پەڕی ڕێزم بوو ئەوان و زۆر خەلکی تریش هەیە، مەسەلەن دێن دەڵێن حکوومەتی هەرێم ڕۆژانە 500,000 بەرمیل دەنێرێ، زاربی 30 ڕۆژ دەکات دەکاتە 15 میلیۆن بەرمیل، ڕاستە. و اینجا دێن زاربی ئەو سعرە دەکەن ئەوەی کە لە بازاردایە، مەسەلەن برێنت ئێستا بە 49 دلارە زاربی 49 دلار دەکەن، دەڵێن کاکە قەینیە با 10 دلار کەمتریش بێ. ئەمە لێکدانەوەیەکی هەڵایە. جارێ لەو 15 میلیۆن بەرمیل نەوتەی کە ئێستا مانگانە حکوومەتی هەرێم هەناردە دەکا لە بینی 2 بۆ 2 میلیۆن و نیو بەرمیل 2 میلیۆن و 500,000 بەرمیل مانگانە بۆ ئیلتیزاماتی کۆن و نوێ تەخسیس دەکرێت، چونکە ئەمە بەپێی عەقد کراوە و ئەم قەرزانەی کە کراویشن لە 2014 و 2015 و سەرەتای 2016 هەر بۆ پێدانی موچە بووە، چونکە بە 25 دلار سعری بازار و 15 دلار سعری نەوتی هەرێمی کوردستان. نمونەیەکت بۆ دێنم مانگی شوباتی ئەم ساڵە داهاتی نەوتی هەرێمی کوردستان 202 میلیۆن دلار بوو. بەڕێز دڵشاد دیارە ئەوانەی کە گلەیی دەکەن لەسەر شەفافی نەبوونی داهاتی نەوتی هەرێمی کوردستان تەنیا ئەندامی پەرلەمان و تەنانەت وەزیرش نییە، زۆر جار کەسی یەکەمی حزبەکانیش ئەو گلەیە دەکەن لە زۆربەی حزب و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بێجگە لە پارتی. تۆ دەتوانی خەڵکی کوردستان دڵنیا بکەیتەوە هەموو ئەو بەرهەمە نەوتیانەی کە لە هەرێمی کوردستانەوە بەرەو بازارەکانی دەرەوە دەفرۆشرێن پارەکەی دەگەڕێتەوە خەزینەی هەرێمی کوردستان؟ دەزانی کا کامەران لەگەڵ ڕێزم بۆ ئەو سەرکردانە کە کێبن، بەڵام من بەرامبەر قسەی خۆم مەسئولم. بەڕێز نەوشێروان مستەفا، بەڕێز هێروخان، عەلی باپیر و هەموو سەرکردە حزبەکانی تریش هەمویان لە میلەفی نەوت ئاگادارن خطوە بە خطوە و هەمووشی بۆ هەمویان، یعنی ئەم سیاسەتی نەوتیە لە ئەلیفەوە تاکو یا کە فرۆشتنی نەوت و وەرگرتنی داهاتە هەر هەمویان بۆیان شەرح کراوە لەگەڵ حزبەکان جیا بەجیا.
ئەنجومەنی وەزیران لەگەڵ فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی کوردستان حتا ئەو عەقدە 50 ساڵەی کە زۆر جاریش دەڵێن ئێمە ئاگامان لێ نییە هەموو ئەو سەرکردانە ئەو عەقدەیان بینیوە و عقودی نەوتیشیان بینیوە و لە تەفاسیل و وردەکاریش ئاگادارم بەڵام کە کار دێتە سەر ئەوە چونکە خەڵک ئێستا بێموچیاوەز قەیران بەو شێوەیە کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە ئەمانە دێن ئەم مەوزوعە بوو مەرامێکی سیاسی بەکاردێن دێنن وڵە ئێمە سیاسین ئێمە لەو مەوزوعانە ینی وروژانی ئەو بابەتە پرسێکی سیاسیە بۆ پرسێکی سیاسی بەکاری دەین کاتم نەماوە کەمتر لە یەک دەقەگە وەڵامم دەیتەوە بەڕێز دڵشاد داهاتوو چۆن دەبیندرێتن زۆر قسە لەسەر ئەوە دەکرێت داهاتوو خراپترە نەوەک باشتر ئێوە چۆنی دەبینن من ئێمە خۆمان هیچ لەگەڵ ئەوەدانین کە لە دروستکردنی نەزڕەی نە لەگەڵ دروستکردنی نەزڕەی تەفاعولین بۆ مەرامی سیاسی نە لەگەڵ دروستکردنی نەزڕەی تەشاؤمیشین بۆ مەرامی سیاسی ئێمە حەقیقەتەکان وەکو خۆی باز دەکەینەوە هیچ مەترسیەک لەسەر هەرێمی کوردستان نییە لە ڕووی ئابوووریەوە مجرد قەیرانێک هەیە ئەو قەیرانە تێدەپەڕێ حکوومەتێکی وەکو لوبناان 80 میلیارد دلار قەرزارە تەنیا تەپولەیان هەیە و هیچ کێشێکیشیان نییە و بەردەوا من و ئێستا وەکو دەوڵەتێک حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە هیچ نەبێ ڕۆژانە 500,000 بارمیل نەوتمان هەیە و ئێمە لە ڕووی دیبلوماسیەوە و لە هەموو لە ڕووی سیاسیەوە بەرەو پێشەوە دەچین و دەمەوێت شتێکی تریش باز بکەم زۆر بە کورتی میلیارد دلاری کە زۆر جار باس لێوە دەکرێت هەرێمی کوردستان 28 میلیارد دلار قەرزارە ئەمە هیچ ڕاستیەکی بۆی نییە چەند قەرزار بین ئەو پەڕی 13 میلیارد دلار زیاتر نییە و زیاتر لە نیوەی ئیناوخۆی ئەوە چارەسەر دەکرێت ئەو قەرزە دەرەکیانیە کە ئی کۆمپانیەکان ئێستا لە ڕێگەی نەوتەوە قەرەبوو دەکرێت دڵشاد شعبان جێگری سەرۆکی لژنەی سامانە سروشتیەکان لە پەرلەمانی کوردستان زۆر سوپاس دەکەین کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە دهۆکەوە لەگەڵمان بوون. بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە لەگەڵمان بوون.